لە یەکێک لە یاریەکانی هەفتەی حوتەمی خولی پلەیەکی کوردستان و لە یاریکی بەهێز و پڕگۆڵدا و لە کەشێکی بارنەویدا بازیان میوانداری 4 قوڕنەی کردو. لە یاریەکەش 4 قوڕنە بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد. لا یەکێک لە یاریەکانی هەفتەی حوتەمی خولی پلەیەکی کوردستان و لە یاریەکی بەهێز و پڕگۆڵدا و لە کەشێکی باراناویدا بازیان میوانداری 4 قوڕنەی کرد. لە جێمی یەکەمی یاریەکەدا هەردوویان ئاستێکی بەرزیان نیشاندا. بازیان توانی لە خولەکی 6 یاریەکە و لە ڕێگەی یاریزان محەممەد حەمامینەوە گۆڵی یەکەم تۆمار بکات. خۆشیەکانی یانەی خاوەن ماڵ زۆری نەخایان تا ئەوەی لە خولەکی 18 یاریەکە ناوبژیوانی یاریەکە لێدانێکی سزای بۆ 4 قوڕنە ئەژمار کرد. 4 قوڕنە لە ڕێگەی یاریزان ئاسۆ محەممەدەوە توانی گۆڵی یەکسانی تۆمار بکات. دوای ئەم گۆڵش یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆ بینی و چەند خولەکێک دوای ئەم گۆڵە 4 قوڕنە توانی گۆڵی دووەم تۆمار بکات. بەڵام لەلایەن یاریدەدەری ناوبژیوانی یاریەکەوە ئەو گۆڵە بە ئۆفساید ئەژمار کرا. 4 قوڕنە لە هێرشەکانی بەردەوام بوو بۆ سەرتۆڕی گۆڵی خاوەن ماڵ تاوی لە خولەکی 33 یاریەکە ناوبژیوان لێدانێکی دیکەی سزای بۆ 4 قوڕنە ئەژمار کردو. لا ڕێگەی ئەو لێدانەوە 4 قوڕنە توانی گۆڵی دووەم لە ڕێگەی هەمان یاریزانەوە تۆمار بکات. دوای 5 خولەکیش لەم گۆڵە ئاسۆ محەممەد توانی گۆڵی سێمی خۆی ویانەکەی تۆمار بکات و ئەو جێمە بە ئەنجامی 3-1 لە سوودی یانەی میوان بە کۆتا هات. لە جێمی دووەمی یاریەکەدا یاریزانانی بازیان بە مەبەستی تۆمارکردنی گۆڵی زیاتر هێرشەکانیان بۆ سەرتۆڕی گۆڵی یانەی میوان چڕتر کردەوە و چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. بەڵام لە هێرشێکی پێچەوانەدا 4 قوڕنە توانی لە ڕێگەی ماردین وسۆوە لە خولەکی 69 یاریەکە و بەلێدانێکی جوان گۆڵی 4ەم تۆمار بکات. لە خولەکی 82 یاریەکەش ناوبژیوانی یاریەکە لێدانێکی سزای بۆ بازیان ئەژمار کردو. یاریزان سامان شێرزا توانی گۆڵی دووەم تۆمار بکات و سەرنجام یاریەکە بە ئەنجامی 4-2 لە سوودی 4 قوڕنە کۆتایی هات و بازیان سێم شکستی لەم وەرزەدا نووسیەوە. خێر بێن سواز بۆخوا ئەوەی بۆی هاتوین بەدەستمان هێنا کەسی خاڵ یاریەکە بوو. وەکو ڕازی بوون زۆر ڕازیم لە یاریزانەکانم لە یاریەکانی پێشوش ڕابڕاستی چکە ئێمە لە سەرتاوە کە بە شێوازێک هاتین تۆزێ بە زەحیفی دەستمان پێکردەوە سواز بۆخوا وردە وردە بەرەو سەرکەوتن و باشی ڕۆیشتوینە. یاری ڕابردوشمان کە لە دەستماندا ینی کۆمەڵێک هۆکاری هەبوو بە سواز بۆخوا پشتیوانی خوای گەورە بە هەوڵ و هیمەت یاریزانەکان و هەستکردن بە مەسئولیەت یاریزانەکان ئەوڕۆ سێ خاڵەکەمان بەدەستهێنا. ئومێد دەکەم یاریەکانی داهاتوو دواتریش ئەو سێ خاڵانە بەدەست بێن ئینشاءڵڵا. دەستخۆشی لە یعنی وەچی 4 قوڕنەکەم پیرۆزیان بێ یاریە باشیان کرد. وا دیارە تۆپێن هەلە قۆسینەوەی ئیتر ئەوانش لێمە باشتر بوون هەلەکانیان قۆستەوە. بەس بەڵام بە سەرنجام یاریەکە و کۆتایی یاریەکە و بیدایەتی یاریەکە هەموو ئەوەی وەرزشوان بێ لە ساحەیە ئامادە بوو. ئەمەینەوە نییە کە فرقەم خراپ بوو، بەڵێ فرقەم خراپ بوو، فرقەم لە ڕۆژی خۆیان نەبوو، بەڵام بە خراپی خۆمانش بینیتان هەموو لایە بینی کە ئێمە تۆپێنمان کرد. لا کۆی 6 گۆڵی یاریەکەی نێوان بازیان و 4 قوڕنە 3 گۆڵیان لە ڕێگەی لێدانی سزاوە تۆمار کران. بەم ئەنجامە و لە ئێستادا 4 قوڕنە خاوەنی 13 خاڵ و 12 گۆڵە. 4 قوڕنە لە یاری ئایندەیدا میوانداری بابان دەکات. یانەی بازیانیش خاوەنی 10 خاڵ و 8 گۆڵە. بڕیاریشە بازیان لە یاری ئایندەیدا ببێتە میوانی کۆیا. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بازیان.